بەناوی خودای بەخشندەی میهرەبان، ملیارەها ملیار حەمد و سەنا و سپاس و ستایش بۆ زاتی پاچی ئەڵڵا کە خاوەنی هەموو ناز و نعمەتەکانە. درود و سەڵات و سەلام برژێ بەسەر گیانی پاچی پێشەوامان، نووری چاو تازی سەرمان محەممەد المستەفا صلى الله عليه وسلم، و لەسەر یار و یاوەرانی و لەسەر شوێن کەوتوانی تا ڕۆژی دوایی. خۆشەویستانم ئازیزانم، ملیارەها ملیار سەلام و ڕەحمەت و میهرەبانی خوای گەورە بڕێ بەسەر دڵ و دەرونی هەمومان. خۆشحاڵم ئەو جارش بە خزمەتتان شاد بوومەوە لە بەرنامەکەی خۆتان ڕێگای گەیشتن. ئێمە هەروە باسی دنیا دەکەین. باسی ئەومان کرد، گوتمان زەمی خوای گەورە جەلە وەعەلا لەگەر پێغەمبەری ئازیزمان صلى الله عليه وسلم بۆ دنیا ناگەڕێتەوە سەر کات و سات و ڕۆژ و شەوەکانی. ئەو جارە زەمی خوای گەورە جەلە وەعەلا و پێغەمبەرمان صلى الله عليه وسلم بۆ دنیا ناگەڕێتەوە سەر شاخ و داخ و بەحر و ئەو شتانی کە تێدایە، چکە ئەوانە هەموو دروستکراوی خوان، ئەوانە هەموو نیشانەی وەحدانیەتی خوان، ئەوانە هەموو نیشانەی قودرەت و دەسەڵاتی خوان کە بە ئینسانەکان نیشان دەدا. ئەوانە ئەو دروستکراوانە هەموو جێگای تێڕمانی ئینسانەکانە کە فکری لێ بکاتەوە. ئەفەلا ينظرون إلى الإبل كيف خلقت وإلى السماء كيف رفعت وإلى الجبال كيف نصبت وإلى الأرض كيف سطحت فذكر فإنما أنت مذكر لست عليهم بمسيطر. زانا کەواتە ئەم شاخ و داخ و بەحر و ئەوانی کە خوای گەورە دایناوە ئەمە بۆ ئەوەی ئینسان فکری لێ بکاتەوە. هەموو ناوە جوانەکانی خوای گەورە ئەگا ئەتەوێ ببینی لە کەون و کائینات دەیبینی، چکە هەموو ئەو کەون و کائیناتە تەجەلای ئیسم الله متعالە، هەرچی ناوی خوایە تەجەلا دەکا لەو کەون و کائیناتێک کە هەیە. هەر شتێک کە تەمەشا دەکەی، هەر شتێک کە فکری لێ دەکەیتەوە بە سەدەها ناوی خوای گەورە تێدا تەجەلا دەکات. کەواتە زەمی خوای گەورە و پێغەمبەری ئازیزمان محەممەد صلى الله عليه وسلم بۆ دنیا ناگەڕێتەوە سەر ئەو دنیا و شاخ و داق و ئەو شتانی کە خوای گەورە بۆ عەزەمەت و دەسەڵاتی خۆی دروستی کردووە. ئەی بۆ چ ئەگەڕێتەوە؟ زەمی خوای گەورە جەلە وەعەلا و زەمی پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم بۆ دنیا دەگەڕێتەوە سەر ئەو کارە خراپانەی کە ئینسان ئەنجامی دەدەن لە دنیای، ئەو کارە ناپەسەندانە، ئەو کارە خراپانەی کە ئینسانەکان لەو دنیاە بەر بڵاوی پێوە دەکەن و بڵاوی دەکەن و فەسادی لێ دروست دەکەن. ئەوە خوای گەورە زەمی خۆی کە دەکا بۆ دنیا و پێغەمبەر زەمی دنیا ئەوە سەبەبەکەیتی. بزانە خوای گەورە چ دەفەرمی؟ دەفەرمی وەعلەموا أنما الحياة الدنيا لعب ولهو وزينة وتفاخر بينكم وتكاثر في الأموال والأولاد. سبحان الله. بزانة خوای گەورە دەفەرمی بزانن، يعلموا بزانن أنما الحياة الدنيا، تعريف دنيا بۆ دنيا زيا دەفەرمی دنیا لعب گەمەیە، لەهو گاڵتەیە، وەزینە جوانیە، بەڕاستی وایە. وتفاخر بينكم، خۆ هەرچێ شانتانە، وتكاثر في الأموال والأولاد، وزۆر کردنتانە لە ماڵ و منداڵ. بەڕاستی وایە. دەزانی ئەو دنیایی کە ئێمە پێی مەست بووینە، پێی سەرخۆش بووینە، پێی غافل بووینە، بوویتە کۆت و زنجیر کە ناگەڕێ بچین بەرەو ئەو خودایە عەزیمە و میهرەبانە بڕۆین. ئەو دنیایە کە ئەوەی کە خوا باسی کرد، هەموو گەمە و گاڵتە و سوعبەت و پێکەنین و یاری و جوانی و خۆشی و
افتخار و خۆ هەرکێشان و مسابقە کردن لەسەر زۆربوونی دنیا و ماڵ و منداڵ و زێڕ و زی و پارە و دۆلارە هیچ کردنی هەمووی ئەو هەرە هۆریای ئەوەیە یا مسابقە دەکەم کە باشترین سیارەم هەبی یا منافەسە دەکەم خۆشترین خانم هەبی یان سیباقی ئەوە دەکەم پێشبڕچێ دەکەم کە زۆرترین پارەم هەبی پارە چییە بەس زیادبوونی ڕقەمە هیچکە نیە ئێستا لە بینی دەوڵەمەندەکان تەنها سەفر زیاد دەکەن ئەو دەرێت چۆن دەبی ملیۆنەکەم هەبی دەبی 10 ملیۆنم هەبێت کە نا کو دەبی 10 ملیۆنم هەبی دەبی 100 ملیۆنم بەس سەفری زیاد دەکەن هیچکە نا کاتێک کە دەمرن ئەی قورتان بەسەر وەرە حسابی ئەو هەموو سفرانە هەر هەموو لە بۆ خوای گەورە جوابدەوە ئەو هەموو سفرانە بە قسە خۆشە کە لە ڕۆژی قیامەتێ خوای گەورە 4 پرسیارمان لێ دەکات دوم جارێتی گوت یەکێکیش لەوانە لە دنیای پرسیارە لێ دەکات ئەو ماڵی کە هاتە چۆنت پەیدا کرد و چۆنیشت سەرف کرد چۆنت پەیدا کرد و چۆنیشت سەرف کرد ئازیزانی من خەڵک لە دنیا دوو جۆرە زۆرێکیان ئیمانیان بە قیامەت نییە وا دەزانن دنیا هەموو شتێکە ئەوەل و ئاخریان هەر دنیاە بۆیە ناگەڕێنەوە لە هیچ شتێک کە تام و لەزەت و خۆشی هەبیتن وەکو ئاژەڵ هەرچی تام و لەزەت و خۆشی بەدەستی دەینن جا بە حەڵاڵ بێ بە حەرام بێ بە زوڵم بێ بە تەعەدا بێ مهم ئەوە خەریکی تێرکردنی ئارەزووەکانی خۆی و چێژوەرگردنی تی لەو دنیای چکە لە خەیاڵ و فکر و ئیمانیدا نییە قیامەتێک نییە ڕۆژێک زندی ببتەوە حساب و کتاب هەبی وە دەزانی هەموو ژیانی هەر ئەوەنەیە کە لە دنیاە جا بۆیە زۆر تەمەعگیر و زۆر ئەنانی و زۆر پیس و خلیس دەردەستیتن کە بتوانی خۆشترین تام و لەزەت لەو دنیای بکە بزانە خوای گەورە چۆن وەسفیان دەکاتن دەفەرمێ وەلەذینە کەفەڕوا يتمتعون ويأكلون كما تأكل الأنعام والنار مثوى لهم تفرمي أوانيك كافر برواين بروج قيامة دنيا يتمتعون تمتع دكن بدنيا راء بين لدنيا خوشي أبين لدنيا ويأكلون دخون كما تأكل الأنعام بلا مكو آجلوان يستير نابن والنار مثوى لهم بلا آخريان هەر دەگەڕێتەوە ناو ئاگر و ئاگر جێگای خۆیتیان و بەردەوامیتیان ئەوانە ئەوە وایە یعنی کابرا هەر دنیای هەیە کە کەسێک هەر دنیای هەبی ئیتر حەق خۆیتی ئەگەر هەموو هەدەفەشی خۆشی دنیای بیت زۆری دووەم ئەو خەڵکە کە ئەوانی کە ئیمانیان بە قیامەت هەیە ئەوانی کە ئیمانیان بە قیامەت هەیە سێ زۆرن زۆرێکیان ظالم لنفسه زۆرێکیان مقتصد زۆرێکیان سابق بالخيرات زۆری یەکەم ظالم لنفسه ئەو کەسەیە کە بەڕاستی یعنی لە حرام ناگەڕێتەوە بە کەیفی خۆی لەو دنیای پەیدا دەکا حرامی دەخوا ڕادەبوێری تەمەتع دەکا هەرچی لەزەت و خۆشیە دەیبینی دەزانی قیامەت هەیە و دەزانی حساب و کتاب هەیە و دەزانی لێ پیچیلەوە هەیە و دەزانی خوا زندی دەکاتەوە ڕای دەگری بەرامبەر خۆی حسابی لەگەڵ دەکا بەڵام شەهوەتی دنیا سەرخۆشی لە دنیای مەستی لە دنیای ئەو هەموو حەقیقەتەی لەبیر کردیە ئەو هەموو ڕاستیانەی لەبیر بردووە سبحان الله جا بۆیە هەموو شتێکی لەو ئارەزوی خۆی دەکات هەموو شتێکی خەریکی ئەوەیە کەس بەس دنیای زۆربی بەس سفری زۆربی بەس خانی زۆربی بەس عقاری زۆربی بەس ئاخر مۆدیل سیارەی هەبیتن طبعا ئەوەش هەموو لەسەر چێ هەموو لەسەر حسابی ئیمانی هەموو لەسەر حسابی تاعەتی هەموو لەسەر حسابی ماڵ و منداڵی یعنی وەی دیهاتە ئیمانی کەس بووە وەلی هاتووە تاعەت و عیبادەتێکی بە جوانی ناکە نوێژەکانە نوێژ بە جوانی نایکە حەز نوێژێکی لە وەختی خۆی ناکە یەک نوێژی بە جەماعەت ناکە ئەگەی لە جومعە یار نییە لەبەر سەفەر و لەبەر تجارەت و لەبەر حیساب و لەبەر کتاب هیچ ئاگای لە دینداری و تاعەت و عیبادەت و خێر و چاکە و زەکات و سەدەقە نییە بڕوا بکە زۆری دەوڵەمەندەکانیان هەر زەکاتیان تەواو پێ نادرێ هەر زەکات ساڵ دەسوورێتەوە هێشتان زەکاتی پاری نەدایە ساڵ سوورایتەوە هێشتان زەکاتی پاری حیساب نەکردەوە ساڵش کەشی بەسە دەهات ئەدێ کەنجین ئەتوو ئەو ماڵەی پاک دەکەیتەوە کەنجین تەسبیە ئەو ماڵەی دەکەی کەنجین ئەو ماڵەی کە حەقی فەقیرانە دەکەنت دەیدەی دەست فەقیرەکان ئەی بزانە ینی بەڕاستی ظالم لنفسه دەزانی قیامەت هەیە زانی حساب هەیە بەڵام بەڕاستی دنیا مەستی کردووە
خۆشی دنیا و مەلەزاتی دنیا سەرخۆشی کردووە لێ ئەو کابرایە بەخەبەر نایە حتا ئەو کاتێک کە هیلاک و شەکەت دەبی مەلەکول مەوت ڕوحی دەچێشی ئەوزە بەخەبەر دێت. خاڵی دووەم المقتصد. مقتصد ئەو کەسەیە کە بەڕاستی ئاگای لە خۆیتی نانێکی حەڵاڵ پەیدا دەکا کاسبیەکی حەڵاڵ دەکا و شتێک ناکە کە خوای گەورە پێی ناخۆش بی هەموو شتی مەزبوطە لە دنیا بەڵام ئیسرافەکی لە مباح دەکا زیادە ڕۆیەکی لە شتی مباح دەکا مەسەڵەن خانی زۆر زەخم دەکا سیاری ئاخر مۆدیل مەسەڵەن داژواتن مەسەڵەن لە ئەو شتانی کە مباحە زیاد ئیسرافی تێدا دەکا تامان ئەمەش حیسابی لەسەرە ئاگەر لێبی چونکە ئیمامی عومەر دەیفەرموو وەڵڵاهی لە ترسی ئەوەی نەبی کە حەسەناتم لە قیامەت کەم ئەبێتەوە منیش وەکو ئێوە لە خۆشی ژیان بەشداریم دەکرد خۆشیم ئەدا خۆم هەرچی ڕەفاهیەت و خۆشیە ئەمدا خۆم بەڵام جێم لێ بووە خوای گەورە ئەفەرموویتم بزانە ئەو ئاەتی ئەخیندەوە ئەی فەرمووی خوای گەورە لۆمەی هەندێک کەسان دەکا ئەفەرمی ئەذهبتم طیباتکم فی حیاتکم الدنیا واستمتعتم بها خوای گەورە دەفەرموویتە کافرەکان گلەیان لێ دەکا دەفەرمی ئێوە خۆشی خۆتان دێن لە دنیا ئەذهبتم في حياتكم أذهبتم طيباتكم في حياتكم الدنيا هرچی خۆشی بوو لە خۆتان برتان واستمتعتم بها وتامشتان لێ کرد وتمتعشتان بە خانی خۆش کرد بە سیاری خۆش کرد بە جلوبەرکی خۆش کرد بە سەفەر و سیاحی خۆش کرد بە هەموو شتێکی خۆشتان کرد ئەو تام و لەزەتەتە هەموو برد ئێستا شیستان نییە سبحان الله بزانە ئیمامی عومەر حسابی ئەوەی دەکرد حتا مباحەکانیش ئەگەر ئینسان زیادە ڕۆی تێکرد ئەوش حسابی لەسەرە. چینی سێیەم ئەو کەسانەنە کە سابقون بالخەیرات بەڕاستی ئەو کەسانن کە زۆر ئاگایان لە خۆیە حتا لە حەڵاڵ و حەرام زۆر دەقیقن و حتا لە مباحەکانیش ئاگاشیان لەویش ئاگایان لە خۆیە لە ناگەڕێن لە مباحەکان زیادە ڕێیی بکەن ئەو شتانێک کە خوا حەڵاڵی کردووە ئەوانی زیادە ڕەوی تێ ناکەن لۆ کە دەزانین دنیا هیچ نییە دەزانین دنیای ئەوەی نییە ئەوەندە خۆی پێ مەشغوڵ کە دنیا ئەوە نیە ئەوەندەی کەیف و سەیف و سەفاهی پێ بکە هەمووی بۆ قیامەت هەردەگری ئەوەی لە دنیای هەیتی قیامەتی خۆی زیاتر پێ ئاوەدان دەکاتەوە قیامەتی خۆی پێ خۆشتر دەکات دەرەزەی خۆی پێ بەرز دەکات لە لای خۆی گەورە لۆ کە دەزانی چەند ڕۆژێکە و بەجێی دێڵی کە بەجێشی دێڵی دەبی ئەو ڕۆژانێ بەبیر دێتەوە کە ئاگای لە خۆ بووە بۆی پێغەمبەرمان صلی الله عليه وسلم دەیفەرموو مالی وەلی دنیا زانە ئەو کەسانە سابقون بالخەیرات ئەو کەسانن وەکو پێغەمبەر تعریفیان دەکات صلی الله عليه وسلم دەفەرمی من و دنیا چییە یعنی من و دنیا چۆنە وەکو کابرایەک وایە ئەڕواتن ڕێبوارە ئەگاتە دارێکی زۆر گەورە سێبەرێکی زۆر خۆش هەیە لەبن سێبەرەکەی دادەنیشێ و ئیسراحاتێک دەکا و پاشان دەڕوا بەجێی دێنی تەواو بۆیە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام بە ئیبن عەباسی ئەفەرموو كن في الدنيا كأنك غريب أو عابر سبيل أي ابن عباس تۆ لە دنیا وەکو کەسێک بە کەئەنەکە غەریب پیاوێکی غەریبی پیاوی غەریبیش کە ئەوانەی ئێسامە لە هەولێرین ئەوانەی کە غەریبن خەڵکی هەولێرێن نینە ئایا ئەوانە هەرچی ملک و ماڵیانەیە لە هەولێرە سەرفی دەکەن نەخێر سەرفی داکەن بەڵکو بۆ کەس و کاری خۆیان دەنێرنەوە هەری دەگرن بچن لە وڵاتی خۆیان لەوێندە ژیانی خۆیان خۆشکەن ئێکەواتە ئێمە غەریبین لە دنیا وەڵڵا کەلکی ئەوەی هەرچی هەیتمان لە دنیای سەرفیکەین دەبی لۆ قیامەتی خۆمانی بنێرین ئەوێن دەری پێ ئاوەدان کەینەوە دەبی لەگە خۆمانی ببین ئەوێن دەری پێ خۆش بکەین ئەو عابر و سەبیل کابرای عابر و سەبیل کە بێرە دادێ و دەڕوە بە ناو شاری من تێدەپەڕی و دەڕوە هیچ سەر ئەگە بێ نانەچی بخوا لە مەطعامێک ئەگە تۆزێک ڕاوەسی لە مزگەفتێک نوێژێ بکە ئەگەنا دانانیشی وەختی خۆ لێرە باتە سەرێ ئێمەش وەینە ئازیزام وەڵڵا ئێمە عابر و سەبیلین ئێمە لە ناو زگی داکمان هاتینە دەرێ بەرەو قیامەت دەڕۆین بەرەو دنیا بەرزەخ و قیامەت دەڕۆین ئەوەی نیە هەموو غەم و فکر و خەیاڵمان لەو دنیایە بیت بۆیە خوای گەورە کە وەصفی ئەو دنیایە دەکا دەفەرمێ وجعلنا ما على الأرض زينة لها لنبلوهم أيهم أحسن عملا
ئێمە وامان کردووە لە دنیا هەرچی زینی خۆشی هەیە دامان ناوە لینەبلووەهم ئیمتیحانیان بکەین ئەیهم ئەحسەن عەمەلا جیهانیان باشترین کردەوە دەکەن لەگەر هەبوونی ئەو هەموو زینەت ئەو هەموو خۆشی دنیایشدا. کەواتە بەڕاستی ئازیزانی من کاتێک کە دنیا گلەی لێ دەکرێت لەلایەن خوا و پێغەمبەری خوا ئەگەر بەشەرەکان بە کردەوەی ناپەسەندی خۆیان بە فەساد بە بێ ئەخلاقی بە بێڕەوشتی بەشتی خراپ بە زوڵم بە ستەم بە خوێ ڕێشتن ئەو دنیایان تاڵ کرد ئەو دنیایان لە ئێمە کردە ژەهرەمار ئەو دنیایان لە ئێمە کردە تاڵ لۆیە کاتێک ئەمە جێی زەمی خوا پێغەمبەری خوایە. ئەمما ئەگەر ئینسان بەڕاستی ئاگای لە خۆ بێ و دنیا بکاتە بەزرعەتی ئاخیرەتی و لە دنیا حەوڵ بدا کە دنیای قیامەتی پێ ئاوەدان کاتەوە ئەوە باشە. بۆ یەک لە عولەمایەکان کە یەحیای کوڕی موعاذە دەیفەرمووت چۆن ئەم دنیام خۆش ناوێ ئەم دنیام خۆش دەوێ لەبەرەوەی سێ فائیدەی لێ دەکەم. یەک قوتێکی لێ پەیدا دەکەم ماڵ و منداڵبین پێ بەخێو دەکەم. دوو عیبادەتێکی جوانی خی گەورە دەکەم. سێم بەهەشتی بەرینی پێ دەبەمەوە. دێکەواتە ئەگە ئەتو دنیا ئیستیقلال نەکەی بەڕاستی ناتوانی بەهەشتیش ببیتەوە. تاکو دیدار و تەواوکردنی بابەتەکەمان. سەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه.